پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە پێویستە ئەگەر هەر وڵاتێک بیاوێ پێش بکەوێ لە ڕووی نێودەوڵەتیەوە گەشە بکات پێویستە ئەو کاتەی کە پەرلەمان کات یاسایی دیاری کردووە بۆ هەڵبژاردن لەو ساڵەدا هەڵبژاردن بکرێت. ئینشاڵڵا هەڵبژاردنی کوردستانیش بەسەرکەوتووی کۆتایی هات ئینشاڵڵا هیوادارم هەر کەسە سەنگی خۆی بزانێت و ئەوانەیە کە مەکانیش بووینە یارمەتی خەڵک بدەن و کەم و کوڕیەکان باشتر بکەن. هەڵبژاردن بە پاک و بەباشی بەڕێوە چوو کەم و کوڕی لە هەموو هەڵبژاردنێک دەبی لە چ لە هەرێم و چ لە هەتا لە وڵاتەکانی پێشکەوتوش کەم و کوڕی هەر تێدا دەبیتن. لە وڵاتی ئێمەش بە هەمان شێوە پرۆسەیەک و بەڕێوە چوو هێزانامنیەکان و کۆمیسیۆنی هەڵبژاردنی سەربەخۆ هەموو کاری پێویستیان کرد بۆ هاوڵاتیان و توانیان پرۆسەیەکی بەسەرکەوتووی بەڕێوە ببن. لە هەڵبژاردننی سینۆدا کە خڵقاتێکی تا حدێک خڵقات هەبوو بڵێ نەبوو هیچ ئیشێک بەبێ کەم و کوڕی نابێت و هێزانامنیەکانیش تا حدێک ڕۆڵی خۆیان بینی لەو پرۆسەیە. هیوام دەخواست کە ئەم پرۆسەیەک باە لە وڵاتان دەنگدانەوەی هەبایە لەلاو کوردستان و عێراقیش ببووە بە ڕۆژێکی مێژووی ساڵانە یادی بکرابایە، بەڵام ئەم کام قسەیەکەم زۆر بەداخەوە کە نەدەبوو ئەو خڵقات و لایەن هەندێک لایەن هەبوو کە دەستیان هەبوو لەو خڵقاتانە و کۆمیسیۆنیش بڕیاری خۆیدا بڕیاری زۆر گرنگ بوو بۆ کەمکردنەوەی تەزویر.